سلااوتان لێبێ بیلاڕۆفم کاتی ئابوووریە بابەتی نەوتی هەرێمی کوردستان و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بابەتی گەرمە. هەر ئێستا شاندی هەرێمی کوردستان گەیشتنە بەغدا هەروەها بڕیارە لە ڕۆژ یەکشەمەی هەفتەی ئایندەش لە دەستپێکی هەفتە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر هەمواری بڕگەیەکی تایبەتی بە هەرێمی کوردستان لە نێو بودجەی عێراق هەموار بکرێتەوە دانیشتن ئەنجام بدرێت کە خوێندنەوەی سێم و بابەتی دەنگدانی کۆتایی بێت لەسەری. بێگومان لەسەر بابەتی سەردانی شاندی هەرێم پامێری کوردستانی و زانیاری باشی لە وەفدەکە لەکوێ پێگاتون و مەبەستیان چێت لە سەردانەکە. بێگومان ئەمە دووەم جارە وەفدی هەرێمی کوردستان لە مانگی یەکی ئەم ساڵ سەردانی بەغداکەن. 9 ڕۆژ پێش ئێستا 10 ڕۆژ پێش ئێستا بە دیاریکراوی هەمان تیمی حکوومەتی هەرێمی کوردستان کە وەزیری دارایی و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و سکرتێری ئەنجومەنی وەزیران و هەروە تیمێکی تەکنیکی و چەند ڕاوێژکاری بوون لەگەڵیانە هەمان وەفدن سەردانی بەغداکەنەوە کە ئەمە دووەمین جارە و دوای ئەوەش دێکە تیمێکی تەکنیکی وەزارەتی دارایی عێراقیش لە هەرێمی کوردستان بوون تایبەت بە خشتەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕێخستنەوەیان کردووە. ئەبێ ئێستا دەستی شاندەکە پڕ بێ بە حساب کێشە تەکنیکیەکان چارەسەر کرابێ بەڵام بەو بەیانام و ڕاگەیەندراوانە بێت کە هەردوو لا دژیەکی دەرەکەن پێناچێت لێک تێگەیشتێکی زۆر باش هەبێ بۆ چارەسەری کێشەکانیش. هەروەها لە بڕگەی یەکەمی دانیشتنی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش کە بڕیارە یەکشەمەی داهاتوو بەڕێوە بچێت دەنگدانە لەسەر هەمواری یاسای بودجەی گشتی عێراق لەسەر سەردانی شاندی هەرێم بۆ بەغدا لەگەڵ قارەمان جەوهەر پامێری کوردستان نیوز لە هەولێر گفتوگۆکەم زانیاری زیاترمانێت. قارەمان سڵاو لێبێ سەبارەت بە سەردانی شاندی هەرێم بۆ بەغدا زانیاری نوێ چی؟ بەڵێ بیلاڵەو کاتت باش کەمێک بەر لە ئێستا وەفدا سەردانی بەغدایە کرد بڕیار وا بوو لە دوای ساعت هەفتەوە ئەو وەفدا گەشتەکەیان یاخۆ سەردانەکەیان بۆ بەغدا بێ بەڵام سەردانەکە پێشخست چاوەڕوان دەکرێت ئەم شەو کۆبوونەوەیان هەبێ بەڵام کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی ڕەسمی نابێت کە لایەنی بەرامبەر وەکو حکوومەتی عێراق بە تایبەت وەزارەتی دارایی ئامادەبێ بەڵام تەنها کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری دەبێت لە نێوان ئەو وەفدەی هاتووە لەگەڵ بەشێک لە بەرپرسانی کورد لە بەغدا کۆ بدەبنەوە و سبەی کۆبوونەوەکانیان دەست پێ دەکاتن. ئەو وەفدا لەم ساڵ ئەمە دووەمین جارە سەردانی بەغدا دەکەن کە وەزیری دارایی سەرۆکایەتی دەکاتن سکرتێری ئەنجومەنی وەزیران ئەندامە و شاندێکی تەکنیکی وەزارەتی داراییش بە هەمان شێوە ئامادەن یاخود لەم شاندن بۆی کەوا گفتوگۆ بکرێت لەسەر ئەو پرۆژە یاسایی کە بڕیاروا ڕۆژی یەکشەممە دەنجی لەسەر دەدرێتن بە چاوەڕوان دەکرێتن دوا بخرێن ئەگەر کۆبوونەوەکانی وەفدی هەرێم لەگەڵ بەغدا کەمێک ینی لێک نزیک بوونەوە نەبێت یاخۆت گفتوگۆکانیان بەردەوام بێتن لەگەڵ ئەوەش کە گفتوگۆ لەسەر لیستی موچەی فەرمانبەران دەکرێت ینی ئەو وەفدانەی کە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوو سەردانی بەغدایە کرد زۆرترین گفتوگۆیان لەسەر پرسی موچەی مانجی ئەو ماگەی کە تێیداوە مانجی یەکە مانجی دووە سەیە ئەنی گفتوگۆکان تەنها لەسەر ئەو ماگانەیە کە لیستی موچیان ڕەوانە دەکرد بە هەمان شێوە ئەو وەفدا گفتوگۆ لەسەر بودجەی ساڵی 2025 دەکات ینی دەیانەوێت ئەم ساڵ حکوومەتی عێراق گرفتیان بۆ دروست دەکاتن هەرچەندە بیلا لە ماوەی سەر ڕۆژ ڕابردوو وەفدێکی تەکنیکی وەزارەتی دارایی عێراق و دیوانی چاودێری دارایی هەرێم و عێراق زنجیرەیەک کۆبوونەوەیان ئەنجامدا ماوەی چەند ڕۆژێک لە هەولێر بوون لەگەڵ وەزارەتی دارایی کۆبوونەوە بۆی کەوا لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەپێی ئەو داخوازیانەی کە حکوومەتی عێراق دەیەوێت ئامادە بکرێنی ئەم لیستە ئامادە کرا و ڕادستی ئەو تیمەکرا کە هاتبوونە هەولێر و بە هەمان شێوە ئەو وەفدەی هەرێمی کوردستانیش لیستی موچەی فەرمانبەرانی پێیەکە بەبێ ئەو کێشە و گرفتانەی کە بەغدا داوای کردو بە تایبەت ئەو خانە نشینانەیە خۆ ژمارە ئەو کەسانەی کە خانە نشین دەبن لەگەڵ ئەو ڕێنماییانەی کە وەزارەتی دارایی عێراق بە هەرێمی کوردستانی داوە چاوەڕوان دەکرێت سبەی کۆبوونەوەکانیان لەگەڵ وەزارەتی دارایی عێراق لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق و بەشێک لە وەزارەتەکانی تر بە هەمان شێوە بۆ ئاراستەیە بێت کە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە تایبەت موچەی مانجی یەک تا ئێستا گفتوگۆی لەسەر دەکرێتن بەبێ کێشە و گرفت دەست بە دابەشکردن قارەمان جەوهەر پامێری کوردستان نیوز لە هەولێر هەر بژیت زانیاری زۆر باشی پێیان بەرچاوڕوونێکی زۆر باشیە بە ئێمە لەسەر کۆبوونەوەی ئەنجومەنی یاخود ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەرتان بۆ هەندێک زانیاری ڕاکێشم کە تایبەتە بە هەمواری بڕگەیەکی تایبەت بە نەوتی هەرێمی کوردستان خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کرا بەڵام جۆرێک لە کێشە لە ئەنجومەنی نوێنەران دروست بوو کە تایبەت بوو بە هەموارەکە کە خوێندنەوەی سێمی ماوە
من لێرە هەندێک زاناییتان پێم لەسەر ئەو مادۆبرگانی تایبەتن بە هەرێمی کوردستان بە تایبەت ئەوانی کە ئەگەر هەیە کێشەیان تیا دروست بێ و خودی ئەو بڕگێشی کە ئەگەری هەیە هەموار کرێتەوە دەنگدانی لەسەر بکرێت دەنگدانی کۆتایی لە نێو یاسای بودجێ عێراق کە بۆ 3 ساڵە بۆ 23-24 ئەوە تەواو بوون 25 ماوە. مادەی 12 بڕگەی 1 کە تایبەتە بە هەرێمی کوردستان باز لەوە کات کە پاکتاوکردنی شایستەداریەکانی نێوان هەردوو لابێ لە دوای پرۆسەوە هەتا کوێسە قۆناغێکی زۆر قورسە ئەمە و تا کوێسەش ئەنجام نەدراوە 2 ساڵی بودجە ڕۆژ نەکرا بەڵکو هێشتا قەرز و قەرزاریشی هاتوۆتە سەر ئەوڵێ من زیاترمە ئەوڵێ من کەمترمە. دارایی هەرێم و عێراق هەمانگی باشیان هەبێ بۆ ئەم بابەتە ئەنجامی بن. لەسەر بابەتەکانی تر هەر پێیوەست بە یاسای بودجێ عێراق و ئەو مادۆبرگانی پێویستە بە هەرێمیستان هەندێک زانیاری تر بە پێ بڵێم کەویش پێویستە بە مادەی 12 بڕگەی 2 خاڵی ئەلف کە ئەمە ئەکرێ کێشەیەکی تر بۆ هەرێمی کوردستان دروست کە ئەگەر بچینە نێو وردەکارێکەکەی یاخود گرفت دروست بێت. یەکێک لە بابەتانی بارکردنی نەوتی هەرێمی کوردستانە لەلایەن هەرێمی لەلایەن وەزارەتی نەوتی عێراقەوە واتەوە بەرپرسە بێ لێی هەروەها پێویستە هەرێمیستان کەمتر نەبێت لە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە ڕادستی وەزارەتی نەوتی عێراق ئەگە بۆ هەنار دەبێت سۆمۆ بکە. ئەگەر نەماتوانی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بەرهەمبێنین چی ڕوئەیە کە بێگومانەکرێ بیانوو بێ. هەروەها سەبارەت بە بابەتی هەناردەکردن پێویستە تەنها سۆمۆ هەناردەی نەوتی هەرێمیستان کەواتە لە ڕێگەی ئەوە بێ نەک هەرێمی کوردستان کە پێشتر خۆی ڕاستەوخۆ هەناردەیە کرد و داهاتەکەشی ئەگەڕێتەوە گەنجینەی فیدراڵی حکوومەتی عێراق نەگەوەی پێشتر هاتە بانکێکی تورکیا دوایە هاتە بانکەکانی هەرێمی کوردستان لە بازار وردەکرا و دۆلارەکەی اینجاکرا بە دینار. ئەمە بۆ شازە نامێن هاوشێوەی داهاتی نەوتی عێراق ئەچێتە گەنجینەی فیدراڵی. لە مادەی 12 بڕگەی 2 سەرستان بۆ خاڵی با ڕاکێشم کە پێیوەستە بە چی؟ ئەڵێ گەر کێشە بۆ جەیهان دروست بوو ئەبێ ئەم نەوتە هەناردە نەکرێ بدرێتە دەست وەزارەتی نەوتی عێراق ئەو بە پێویستی خۆی هەناردەیەکات نایکات لە ناوخۆ بەکارێنێ کێشە نیە گرنگەوەیە 400,000 بەرمیل کەمتر نەبێ ڕادستکرێ هەرم دەبێت ئەو بڕەنەوتە ڕادست کات کە بۆی دیاری کراوە هەروەها لە خاڵی جیم کە ئێستا خوێندنەوەی سێمی بۆ کە بڕیارێ ڕۆژ یەکشەمە دەنگدانی کۆتایی لەسەرکرێ ئەگەر کێشە نەبێ پێیوەستە بەم چەند بابەتەوە. دارای عێراق قەرەبووی حکوومەتی هەرێمی کوردستان دەکاتەوە هەروەها تێچووی بەرهێمێنان و گواستنەوەی نەوت لە ئەستۆی وەزارەتی نەوتی عێراق بێ هاوشێوەی پرۆسی دەرێنان و گواستنەوەی نەوتی عێراق خۆی ئەمە هەموارەکرێتەوە کە ئێستا 16 دۆلاری بۆ دیاریکراوە لاندە شوێنی عێراقڵەن 6 دۆلارە 8 دۆلار ئەمە کێشەی دروستکرد بوو هەرێمیستان داوای 30 دۆلارێکی کرد بەڵام وانەمە. سەبارەت بە مادەی 12 بڕگەی 2 بە خاڵی دالتان پێ بڵم کە پێویستە بەچی هەرێم داهاتی نانەوتی ڕادست بکات کەیش بەپی یاسای ئیداری مالی بێ ئەو کێشێکی زۆر گەورەیە هێشتا نەگەشتوتە ئەنجام لە سایە 50 داهاتی فیدراڵی بێ هەمووی بێ خۆتانسان لەم کۆتایی ساڵی ڕابردوو بە تایبەت بە بودجەی 12 زۆر باسی و بابەتەکە ئەوش کێشێکی ترەکە ئەمە هەموار ناکرێتەوە. خاڵی ئەها ئەڵێ وەزارەتی ئیدارای عێراق شایستەیەکانی هەرێمەیات و پشت بەست بە بودجە یعنی ئەوەی لە یاسای بودجە هاتوێ هەر ئەوەیە شتی نییە بە بابەتی بڕگەی خەرجی فعلیشەوە کە کێشێکی زۆر گەورەیە. هەروە خاڵی واوەڵێ هەرێم پاکتاوی قەرزەکانی TBI بکات کە تاکو ئێستا نەکراوە ئەوژێکتر لەو کێشانی بەڵام حکوومەتی عێراق مزمینی کردویان هەر کاتێک ئەتوانێت زیینوی بکاتەوە. مادەی 13 هەیە ئەوش بڕگەی 1 سەرستان بۆ خاڵی ئەلف ڕاکێشەوە لە داهاتی گشتی نەوتی دەخرێتە سەر هەژمارێکی بانکی کەوا باسکە لە بانکی ناوەندی عێراق هەژمارێک تایبەت بە هەرێمی کوردستان دروستکرێ داهاتەکەی بچێتە ئەوێ وەروە خاڵی باڵێ وەزارەتی ئیدارای عێراق شایستەکانی هەرێم دەخاتە سەر هەژماری حکوومەتی هەرێم واتە پارەی نەوتە چێتە سەر هەژمارێک لە وەزارەتی لە بانکی ناوەندی عێراق و دواتر وەزارەتی ئیدارای عێراق خۆی شایستەکانی هەرێمەنێرێ نەک هەرێم خۆی بتوانێت تەسەڕوف بە و ژمارە بانکیەوە بکە. مادەی 13 بڕگەی 2 باز لەوە کا دیوانی چاودێری دارایی عێراق بە هەمانگی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێم پێداچوونێک بۆ خەرجی و داهات وەروە بابەتەکانی پێوەست بە دارایی هەرێمی کوردستان بکە وردبینی سەرجەم داهاتەکان بکە ئەوی تریشکەیە بڕگەکانی زۆر وردەکە وردبینیە بە باسێکی هەموارەکەشتان بۆ بکەم بە خێرایی ئەمریکا کێشەی لەسەر بوو لە 5 مانگی 11 2024 نێردراوە خۆی هەموارەکە بۆ 6 ڕۆژە ئەو خەریکە بێ بە 90 ڕۆژ هێشتا هەر خوێنەوەی سێبی لەسەر نەکراوە جا دوایەوەگە 6 ڕۆژەکەش تێپەڕی ئەوەژە بێتە کێشە. تێچووی دەرێنان و گواستنەوەی نەوت 16 دلار بۆ ماوەی 2 مانگ تەرخانەکە بۆ هەر بەرمیلێک 16 دلار دیارێکێ بە شێوەیەکی جیا دەدرێ ئەمەیەکێکە لەو کێشانەی تر واتە لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان نادرێت لەوە مەقتوع کرێن مەقاسەی بۆ بکرێ بەڵکو حکوومەتی عێراق وەزارەتی نەوتی عێراق لەم خۆمەیەم لە داهاتی نەوت نابردرێ ئەمەیەکی کتر بوو لەو کێشانی کە باسخواسێکی ترێ نابوو ئاراوە. ئەمە سەبارەت بە بابەتی هەمواری یاسای نۆت
جامیوانێکم هەیە لەگەڵی گفتوگۆکەم کاک شیروان میرزا. کاک شیروان بەخێربێی. زۆر سپاس. باسێکی ئەم هەموار و یاسای بوجەمان کرد چەند جای تر باسمان کردووە. پێت وایە بە خێرا قسێکم لەسەرەوە بۆ بکەی یەکشەمە پەسەند کرێ؟ طبعا زۆر سپاس سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویستی کورسات. طبعا ئەم بابەتە لە مانگی 11ەوە لە پەرلەمانە. بەڵێ. یعنی تحدیداً لە 11 ئەنجومەنی وەزیران نردوێتی بۆ پەرلەمان و لە ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەر درراوە ڕۆیشتووە. بەڵام سوودانی خۆی زۆر مەبەستێتی و گەر بیرتان بە پێش کۆتایی ساڵ چۆ دانیشتنی پەرلەمان لەوێ تکای کرد داوای کرد کە ئەم بابەتەی بۆ ینی ئەم تعدیلەی بۆ تێپەڕێنن چونکە ئیشی پێیەتی. طبعا ئیشی پێیەتی بۆچی لەبەرەوەی دووسێ خاڵ هەیە. یەکەچان ئەوەیە کە عێراق یعنی باڵێن خەزێنەی دەوڵات زەرێرەی زۆری لەوە کردووە کە چەند ماوەی دوو نزیکیەوە خەریکە دەبێتە 2 ساڵ کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە. چکاون داهاتێ ئێستا وەکو جارانیە دەچێتە ناو خەزێنەی دەوڵەتەوە دەچێتە سەر بودجەی گشتی عێراق. دروست. ئەمە یەک. دوو طبعا حکومەتی عێراقی عەقدێکی لەگەڵ تورکیا هەیە لە بەکارهێنانی ئەرزی تورکیا لە فیشخابوورەوە تا بەندەری جیهان لە بری ئەوە $9 سنت لە بری هەر بەرمیلێک دەدا بە تورکیا. ئەگەر ڕابوەستێ طبعا دیارە لە ئیتفاقەکەیان تێدا چکە سوودانی تەسریحێکیدا دەڵێ ئێمە ئێستا بەردەوام دەبێ ڕۆژانە قەرزاری تورکیا دەبین چکە تورکیا داوای حەقی ئەو عەقدە دەکات کە لەگەڵ عێراق هەیەی. خاڵی سێم ئەوەیە کە فشارێک هەیە جاچ لە ڕێگای شەریکاتی نەوتەوە بێکە لە هەرێمی ئیش دەکەنیان با بڵێن ئەمریکا خۆی دەمێکە فشاری ئەوە لە هەموو لایەکان دەکات کە نەوتی هەرێم دەست پێ بکاتەوە. بۆیە بە هەموو ئەوانە وە کۆبوونەوەی دوێنێ شەوی ماڵی بەڕێز سوودانی بۆ تاکیدکردنەوە لەسەرەوەی کە ئەم هەمواری یاسایە تێپەڕێنرێ و داوای کردووە کە نەسە حکومیەکە تێپەڕێنرێ ئەوەی کە حکوومەت خۆی نردوێتی چونکە جەنابەت دەزانی لە دانیشتنی با بڵێن ئەخیر کە لابرە ئەوەیەک هەبوو ینی دانیشتنی پێشووتر عفو دانیشتنی پێشووتر نەگەیشتە نەتیجە دەنگی لەسەر نەدرا ئەوە بوو نوێنەری حکوومەت لە ناو پەرلەمان بۆچوون دوایە لە یەکشەمە من هەموو ئەوانم بۆیە باس کرد پێم وایە ڕۆژی یەکشەمە ئەم یاسایە تێدەپەڕێ ئەنی تەوەقعات وایە بە ئەم گریمانیان وەرگین کاک شیروان دەزانی هەموارەکە بۆ 6 ڕۆژە لە 5/11 نێردراوە 5/12 5 چەند ڕۆژێکی تیش تا یەکشەمە نزیکەمێنێت لە 5/2 یعنی ئەگەر بووە هەتا 7/11 پەسەند کرایە خوێندنەوەیەکەم و دۆنسێم نەخێ بە چەند ڕۆژە 6 ڕۆژەکەش تێپەڕی دوایەوە کێشە دروست نابێت تەسەوەر دەکەم 6 ڕۆژەکە لەو کاتەوە دەست پێ دەکات کە یاساکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. تەمان ڕۆژی یەکشەمە بڵێن گریمانی کە باسمان کرد وەری بگرین کە ڕۆژی یەکشەمە دەنگی لەسەردرا دەچێتە هین دەچێتە سەرۆکایەتی کۆمار و وەزارەتی داد و وەقایع بەڵام 6 ڕۆژەکە لەو کاتەوە دەست پێ دەکات کە یاساکە دەچێتە بواری زامی ڕێک مەبەستمەوە بوو لەو ڕۆژەی کە دەست پێ 6 ڕۆژەکە بەو ماوەی ئەتوانرێ ئەو خلافە گەورەی کە ئەمە 6 ڕۆژەکە بۆ چییە 6 ڕۆژەکە نەوتی هەرێم دەست پێ دەکاتەوە بە هەناردەکردنی بۆ تورکیا. بەڵام لەسەر $16 ڕێککەوتون وەکو مەرحەلەی یەکەم دوایی جیهەتی سێەم دێ شەریکەیەکی با بڵێن نێودەوڵەتی معتەبەر کە هەموو لا قەناعەتیان حەقل بە حەقل چێلگە بە چێلگە دەگەڕێ تەقیم وەردەگرێت بزانێ بنمونە لە چێلگەی خوڕمەڵە لە فلان شوێن لە فلان شوێن لە شێخان دەرهێنان و هەناردەکردن چکە هەوەکە هەردووچێتی ئەومە کولفی هەردووچێتی دەرهێنان و نقلی گواستنەوەی ئەم $16 زیادە کەمە وەکو خۆی باشە پێشنیار دەکات ئەگەر $16 پێکەم بوو زیادی دەکەن ئەگەر زۆر بوو کەمی دەکەنەوە و ئەگەر گەیشتنە ئەو نەتیجەیە پێیان معقولە دەیهێڵەوە لە ماوەی 6 ڕۆژدا دەبێ ئەم بۆ چوونە لەلایەن هەرێم و بەغدا و وەرنەگیرە داوای $20 کرا. یعنی بەنمونە ئەمە هەردوو لا لەسەری ڕێککەوتون تەوان سیاسیان ڕێککەوتون لەگەڵ بەڕێ سیاسی بوو بۆ لە پەرلەمان بە ئاسانی تێنەپەڕێ جارێ بە ئەزمونێکی باشی لیژنەی دارایی و پەرلەمانەیە خودی ئەم بڕگەی پێویستە لە ناو یاسای بودجەیە خۆی لەبەرەوەی بۆ عێراق خۆش بڕگەیەکی وای نییە بڵێ من تێچووینەوە بەڵام لە جەداول هینێکمان هەیە لەسەر بودجەی سیادی کولفەی ئینتازی نەوتی هەرێممان هەیە کە دیاریکراوە ئەوەی کە پار و پێران حسابمان دەکرد دەمانگو $6 دانرا و $6 کەمە ئەوە بوو بۆ 400,000 بەرمیل ئەو پارەی کە دانراوە تێدەی حسابی دەکەی نزیکی $6 دەکات. شەریکاتی نەوت ڕازی نەبوون هەرێم ڕازی نەبوو ئەوە بوو کە نەوت دەست پێ نەکرایەوە. بە هەر حاڵ ئێستا ئەم بڕگەیە ضرورە بۆ تعدیلی ئەو ڕقەمەی کە لە جەدوەلەکاندا هاتووە بۆیە ئەم جەدوەلەکە خۆی تعدیل کرایە پێویست نەبوو ساڵی پار بودجە
تۆ ڕێژێک دیاریکەی بڵێ ئەبێ ئیلا تێچوو نەبێ ناردەکردنەوە جەنابەت دەزانی بۆ تعدیلی یاساکە پار بەس جەدوەلەکان تعدیل کرا بۆ موازنە یعنی ئەوەی کە پار لە بۆ با بڵێن چاکردنی یاسایی بودجە یان با بڵێن موچەی هەرێمی کوردستان تەنها جەدوەلەکان تعدیل کرا ئەو کاتە خۆ ئەگەر ئەو بڕگەیش تعدیل کرابە بەس پارەکە زیاد کرابە هیچ کێشەیەک نەدەبوو بۆیە ئەم بڕگەیە ڕێکەوتنەکە وابێ بنەڕەتاوا چارەسەر ناکرێ هەتاکو تۆ یاسایەکی 6 ڕۆژی بۆ دیاریکەی یا با قسەکە ژوا لێ بکەین ئەگەر ئەم کۆمپانیا نێودەوڵەتی هەڵسەنگاندنی کرد کەمتری ویست یا زیاتری ویست و هەرێم و بەغدا لەسەر ئەمە دیسان ناوکۆکیان هەبوو گەوەی کە چۆن ئێستا هەندێکیان پێیان وایە زۆرە نابێ بدرێ هاوشێوەی بەغدا بێ بدریان ناوچەکانی تر ئەگەر ئەمە نەبوو دوای 6 ڕۆژەکە هەناردینەوە تێریمسان ئەوەستێتەوە یان حکومەت تێرا خۆی بڕیارەکە یعنی تەسەوەر دەکەم ئەوانە کە با بڵین هەردوو لە کەڕێک کەوتون لەسەرەوەی جیهەتێکی سێم بێنن جیهەتی سێم چی بڕیاردا تەسەوەر دەکەم هەردوو لا پێی رازی بن و بە تەوەقوعی خۆشم يعني ما التوقع يعني ومني بلام تصور ده كم كومبانياش بين نمشي $10 دبيته هين دبيته بنما دمينته دبيته أمري واقع طبعا. يعني دبيته أمري واقع تقريبا بتايبتي أجر شركاتي نوت بي رازيبن شركاتي نوت بي رازيبن وتواو شيء النبي تصور ده كم ما دمينته ولا سري درون باش أم خدي $15 أجر ومايوا أم هموارش بوله بو 6 روش دوای پێویستی بە هەموارە بێتەوە جارێکتر یا بڕیاری کۆمپانیا نێودەوڵەتەکە حسابە نا بەس ئەم 6 ڕۆژە تەنها بۆ ئەوەیە بۆی لە ماوەی ئەم 6 ڕۆژەدا کەنەوەتی هەرێم دەست پێ دەکاتەوە $16 حساب دەکەن خلالی ئەو 6 ڕۆژە کۆمپانیا نێودەوڵەتەکە دێ تەقیمی تێچووی دەرهێنان و نقلی نەوتی هەرێمی کوردستان دەکا و پێشنیارێک دەداتە هەردوو حکومەت هەردوو لا ئەو کاتە ئیشی بە پەرلەمان نامێنێت کاتە ئیشی بە پەرلەمان نییە چونکە قبوڵی نەبوو ئەوەی ئێستا تعدیل دەکرێت هەر ئەو عملیەی تێدایە ئەو ئیجراعاتی تێدایە یعنی ئەو ئیجراعاتە کە دەنگی لەسەر درا بڵێن ڕۆژی یەکشەممە هەر بۆ خۆی ئەوەیە دەڵێ کۆمپانیایەکی بیانی دێت جیهەتی سێم دێ تەقیمی کولفە و دەرهێنان و نقلی نەوتی هەرێمی کوردستان دەکات چی بڕیاردا ئەو کاتە ئەو دەبێتە بنەوە ئەو $16 تا ئەو کاتەی ئیشی پێ دەکرێت با لەسەر بابەتی نەوت و هەموارکردنەوەی هەر پرسیارێکەکەم لەگە بڕی بەرهەمێنان ئەزام جەنابتان شازی باشی دارین دڵنیام بە دادوستان بۆ بابەتی نەوت کردوە ئەو بڕگەی کە تایبەت هەڵێ کەمتر نەبێت لە 400,000 بەرمیل نەوت کێشە دروست ناکە بۆ خێرای هەرێمی کوردستان دەتوانێت یەکسەر من طبعا هەر پێش ئەوە دەمەوێت پرسیاری ئەوە جواب دەمەوە تەمان جاری ڕابردوو بۆچی تەمریر نەبوو لە پەرلەمان لەبەر ئەوەی کە تعدیل دێتە پەرلەمان بەتایبەتی تعدیلی موازنە هەموو لایەک بەتایبەتی نوێنەری هەموو پارێزگاکان بە فرسەتی دەزانێت دەڵێ با منیش بە نمونە شەڕی ئەوە بکەم شتێک بە پارێزگاکە خۆمە پچڕم شتێک بۆ ناوچەکەی خۆمە پچڕم ئەوە وای کرد کە تێنەپەڕێ بۆیە ئەم جارە زەختەکەی سوودانی بەتایبەتی کۆبنەوەکە دوێنێشەوە بۆ ئەوەی کە تێپەڕێمە خاڵیەکەم سەبارەت بەوە طبعا 400,000 بەرمیل نەوت دانراوە وەکو معدل دەکرێت ڕۆژێک کەمتر بێ دەکرێت ڕۆژێک زیاتر بێ بەڵام گرنگ ئەوەیە بەنەتیجە معدل 400,000 بەرمیل نەوت نەبێ خۆ ئەگەر گەشتبینی بۆی ئەمە ڕووبە ئەمە بۆ ئێستا بەپێی ئەو راپۆرتانەی کە دەیبیستینیان ئاگامان لێتی بە حکمی ڕاوەستانی ئێستا وردەوردە توانای کۆمپانیەکان دابەزیوە ناتوانن لە یەکەم لەحزەوە بگەنە ئەوەندە بەڵام تەسەور دەکرێت ئەگەر کۆمپانیەکانی نەوت بەوە ڕازی بن زوو تەطویری پێ بدەن بگەنەوە ئەو ڕقەمە بۆیە ئەو ڕقەمە تەسەور ناکەم مشکلە دروستکات زۆر باش شیوان میرزا ئەندامی خولی پێشووتی ئەنجومەی نوێنەرانی عێراق زۆر سپاس بەرچاوڕوونێکی زۆر باشە ئەمە چێژم لە گفتوگۆکەمان بینی زۆر سپاس بێگومان لەسەر بابەتی کەرکووک ئەمڕۆ پاڵاوگەیەکی نەوت بە وەبەرهێنان لە کەرکووک ئیمزای لەسەرکار لەگەڵ پارێزگارە و بڕیارە نزیکەی 70,000 بەرمیل نەوت ڕۆژانە پاڵێ و لە ماوەی چەند ساڵی ئایندەیە تەواو بێت. کەرکووک دوجار هەنگاوێکی مێژوویینە ئەمە دیمەنی ئەو هەنگاوە مێژوویەیە هەنگاوی واژۆکردنی گرێبەستی نێوان ئیدارەی کەرکووک و کۆمپانیای ڕانیە بۆ دروستکردنی پاڵاوگەیەکی نەوتی لە پارێزگای کەرکووک بۆ یەکەمین جارە لە مێژووی کەرکووک دەکرێت کەرکووک کە یەکەمین شار بووە کە بیری نەوتی لێ دۆزرێتەوە بەڵام مەسفایەک ئیستثماری کە ماوەی 4 بۆ 5 ساڵە تاخیر کراوە وە کۆمەڵێک گرفت و کێشەیان بۆ دروست کرد ئێمە لە ئیداری ئێستای کەرکووک توانیمان کێشە و گرفتەکان هەمووی بەلاوە بنین و چارەسەری تەواوی بۆ بدۆزینەوە و ئەمڕۆ کە تەوقیعی ئەو عەقدەمان کرد کە لەسەر نزیکەی 900 دوەنم زەوی
دروست دەکرێت. چەند ساڵێکە بڕیاری دروستکردنی ئەم پاڵاو گەنەوتیەی کەرکووک بربەستی خراوەتە بەردەم. ئێستا ئیدارەی نوێی پارێزگا توانی هەموو گرێکوێرەکان بکاتەوە و لە ڕێگەیەوە بەرهێنانەوە پلانی پاڵاو گەنەوتیەکە بگەێنێت تا هەنگاوی کردداری. هەلی کار بۆ زیاتر لە 3000 کەس دروست دەکا و کەرکووکی تر لەوە ڕزگاریە بێ بنزین لە دەرەوەی کەرکووک بێنێت ئیتر خۆی خاوەنی مەسفای خۆیە بێت. باشە ڕۆژەکە تێچۆکەی چەندە ماوەی چەند ساڵ ئەخایەنێ لە بۆ ماوەی 2 ساڵ تەواو بێت. تێچۆکەی سەر 2 میلیارد دلار کولفەتی. پاڵاو گەنەوتیەکەی کەرکووک لەسەر ڕووبەری 900 دۆنم زەوی دروست دەکرێت و هەلیکار بۆ زیاتر لە 3000 گەنجی کەرکووک دەڕەخسێنێت و ڕۆژانە 70,000 بەرمیل دەپاڵەوێت و جیا دەکاتەوە و دەبێتە هۆی پڕکردنەوەی کەرکووک لە تەواوی پێداویستە نەوتیەکان لە ماوەی 5 ساڵ و بە بودجەی 2 میلیارد دلار تەواو دەکرێت. کارۆن محەممەد کورد ساد نیوس کەرکووک. ئابوووریەکی زۆر باشتان هەبێ.